مامۆستاگیان سێریەکەم ئەڵێت ئێمە وەکو چینی گەنجان کام ڕێگا بگرنە لەبەر لەم ڕۆژگارەدا بۆ سەلامەتی دینەکەمان. خۆشەویستم وەکو باسمان کرد لە درێژەی باسەکەشمان بێگومان لەوەی کە ڕێچکەکان زۆر و هیچ کاتێک بە هێندەی ئێستا شەپۆلەکانی گومڕابوون و گومڕایی زۆر نییە و فیتنەکان هیچ کاتێک بە هێندەی ئەمڕۆ ئێستا زۆر نییە بەداخەوە و پەروەردگاری سوبحانەهو وەتەعالە لە هەر هەمویان ڕازی نابێ بێشەک و گومان تاکە ڕێگەیە کە پەروەردگار سوبحانەهو وەتەعالە پێی ڕازی بێ ڕێبازی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وەسەلام و تاکە کەسێکیش کە براوە بێ لەم دنیایەدا ئەو کەسەیە کە بەڕاستی بەتوندی دەستی بە سوننەتی پێغەمبەری خوا وەگرتووە عەلەیهی سەڵات وەسەلام و لەسەر ئەو ڕێبازەیە. ئەی چۆن بزانین ئێمە لەسەر ڕێبازی پێغەمبەری خوایان عەلەیهی سەڵات وەسەلام ئەڵێن دێین بەراورد دەکەین، بەراوردی منهەج و عەقیدەکان ئەکەین لەگەڵ منهەج و عەقیدەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. پەروەردگارمان سوبحانەهو وەتەعالە فەرمووی فەئین ئامەنوا بمثل ما آمنتم به فقد اهتدوا. ئەگەر ئیمان بێنن بەو شێوازەی کە پەروەردگار سوبحانەهو وەتەعالە پێی ڕازیە ئەوە بێشەک و گومان ئەگەر ئیمان بێنن بەو منهەج و ڕێبازەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لەسەریەتی و پەروەردگار سوبحانەهو وەتەعالە پێی ڕازیە و سەحابە لەسەری بوون ئەوە هیدایەتیان وەرگرتووە. کەوابێ پێوەرێکی زۆر جوانی دانا پەروەردگارمان سوبحانەهو وەتەعالە بۆ ئەوەی کە کەسێک بزانێ هیدایەت دراو کێیە. منێکی موسڵمان ئەمەوێت بزانم ئایا هیدایەتم وەرگرتووە یاخودنا، ئایا پێوەر عەقڵی منە، ئایا پێوەر عەقڵی فڵان کەسە، ئایا پێوەر کتێبەکانی فڵان کەسە؟ ئەڵێن نەخێر، پێوەر قورئان و سوننەتە. فەئین ئامەنوا بمثل ما آمنتم به فقد اهتدوا. ئەگەر ئێوە هیدایەت وەربگرن وەک ئەوەی کە پەروەردگار ویستوێتی بۆ سەحابەکە هیدایەتیان وەرگرتووە ئەوە ئێوە هیدایەت دراون. ئایا من و تۆیەکی موسڵمان ئەمڕۆ لە کێدا ئیبینین ئەمە زۆرترین دەستگرتووی بە سوننەت و ڕێباز و منهەجی پێغەمبەری خوا بێ عەلەیهی سەڵات وەسەلام؟ بێگومان ئەوانن کە منهەجیان منهەجی ئەهلی سوننە و جەماعەیە، ئەوانن کە ئەهلی حەدیثن، ئەوانن کە حەدیثێکی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وەسەلام بیست ئەڵێن سەمیعنا وەئەطەعنا، ئەمرێکی پەروەردگاریان سوبحانەهو وەتەعالە بیست ئەڵێن سەمیعنا وەئەطەعنا. ئەوانن کە لە عەقیدەدا وەک سەحابەن، لە سلووکدا وەک سەحابەن، لە ڕێباز و لە هەڵسوکەوتدا وەک ڕێباز و هەڵسوکەوتی سەحابەن. ئێمەش بەخوا تەنها ئەهلی حەدیث ئەگرێتەوە، تەنها ئەهلی سوننە و جەماعە ئەگرێتەوە، لە غەیری ئەوە هەرچەند خەڵکانێکیش دیعایی بۆ بکەن بەخوا لەوە نین. بۆیە گەنجی موسڵمان لەم ڕۆژگاری پڕفیتنەیەدا ضەرور و گرنگە زۆر زۆر وشیار بێت و شوێن شیعارات نەکەوێ، بەڵکو ئەوەی کە شوێنی ئەکەوێ ئەو پێوەرە گەورێ کە پەروەردگارمان سوبحانەهو وەتەعالە بە جوملەیەک بۆی بڕینەوە، بەڵام مانایەکی زۆر گەورە. فەئین ئامەنوا بمثل ما آمنتم به فقد اهتدوا. کێیە هیدایەتی وەرگرتووە وەک هیدایەتی سەحابە؟ کێیە ئیدعای ئەوە کە بگەڕێنەوە بۆ منهەجی سەحابە، بۆ منهەجی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام؟ قورئان وەک خۆی وەربگرن، عەقیدەکەتان با وەکو عەقیدەی سەحابە بێ و منهەج و سلووکتان با وەک منهەج و سلووکی سەحابە بێ. بێشەک و گومان تەنها ئەهلی سوننە و جەماعەن کە فرقەی ناجیان، خوای گەورە لەوانەمان بگێڕێت بە ئیذنی خۆی و بە منەتی خۆی. بارك الله فيكم. مامۆستای بەڕێز دەفەرمێت لە ڕۆژگارداین کە فیتنە تێدا زۆر بەڵاو بووە و ماڵەکەمان ڕێگرن لەسەر پوشینی جلی شەرعی لەسەر وەکو بڵێن دینداریمان. ئەرێ ئامۆژگاری مامۆستای بەڕێز چییە بۆ ئەو دایک و باوکانە؟ بارك الله فيك. وفيكم بارك الله. مامۆستا بەزار مەبەستێت جلوبەرگی شەرعی بە تەنها بۆ ئافرەتان یانەوەی کە عامەتی دینداری و مامۆستای بەڕێز دەفەرمێت پوشینی جلی شەرعی
یعنی مەبەستەکە ئەوەیە کە ماڵەکەیان چ دایک و باوکن چ هاوسەرن ڕێگێرن لە دینداری ئەو کەسە جا چ ڕێگیر بن لە پوشینی جلی شەرعی چ بە دانانی ڕێژ یان و إلى آخره. یعنی پرسیارەکە زیاتر موجهە بۆ دایکان و باوکان و هاوسەران. بەڵێ بەڵێ. بارەکە الله فیکم. ئەفی وڵای برای خۆشەویستم بێگومان لەوەی کە دینداری منەتێکە پەروەردگار سبحانەهو وتەعالا بە هەموو کەسێکی نادا، چی جلوبەرکی شەرعی بۆ ئافرەتان، چی ڕیش بۆ پیاوان، چ پەیوەست بوون بە هەردوو لاوە لە یعنی عملکردن و دەستگرتووی بە سونەت و ڕێبازی پێغەمبەری خواوە عەلەیهی سەڵات وسەلام منەتێکە پەروەردگار بە هەموو کەسێکی نادا. هەموو کەسێک لەم دنیاەدا ئەتوانێت حاشا لە ڕووتان پەرژینێ قایم بێت، ئەتوانێت بێئەخلاق بێت، هەموو کەسێک ئەتوانێت کەسێکی فاشیل و خراپ بێت، هەموو کەسێک ئەتوانێت کەسێکی تاوانکار و فاسید بێت، بەڵام ئەو کەسەی کە بیەوێ کەسێکی باش بێت پێش هەموو کەسە بێ منەتی پەروەردگار بەسەریەوە بێ، پاشان خۆشی هەوڵی زۆر بدات، پاشان خۆشی هەوڵی زۆر بدات. واتە باشبوون ناڕەحەتە، بەڵام خراپبوون هەموو کەسێک دەتوانێت بیکا. بەڵکو ئینسان ئەگەر تەقوای پەروەردگاری نەبێت چێژی لێبینێ خراپبوون. هەر بۆیە کەسێک خۆی گەورە هیدایەتی ئەدا لە ڕۆژێکدا کە ڕۆژداری پڕفیتنە و تاوانە، ئەم منەتی پەروەردگارە، پەروەردگار بەو کەسەی ئەدات و منەتێکە پەروەردگار هەر بەو کەسە خۆی نا، بەڵکو بە عائیلە و بنەماڵی ئەو کەسەی ئەدات. ئەمڕۆ گۆشتی ئافرەتان هەرزانە، ئەمڕۆ ئافرەتان زۆرێکیان بەڕاستی کاسیاتون عاریاتن، ڕوتن و پۆشتن، بەڵکو زۆرێکیان ڕوتن و ڕوتبوونیش بۆتە مۆدێل و خەڵکێکی زۆر ئیکا. لەناو ئەمانەدا خەڵکێک پەروەردگار هیدایەتی ئەدا، ئافرەتانێکی گەورە خوای گەورە تاجی زێڕین ئەکاتە سەریانەوە هیدایەتیان ئەدات و پەروەردگار ئەو منەتە ئەکاتە سەریان و بڕیار ئەدەن پێ بە شەیطان دابنێن و پێ بە نەفسی خۆیان نابنێن و خۆیان بۆ پەروەردگار تەسلیم بکەن و وەجلی شەرعی لە بکەن. دایک و باوک ئەبێ واسێ بکە ئەمە منەتی پەروەردگارە بەسەر ئەم دایک و باوکەوە، هیدایەتی کچەکەی داوە کەجلێکی شەرعی لەبەر بکات. دایک و باوک ئەبێ واسەی بکات کە ئەمە منەتێکی گەورەی پەروەردگارە، پەروەردگار داوێتی بەم بنەماڵەیە کە ئەم کوڕە ئیلتیزامی تێدا وەرگرتووە و ئێستا الحەمدولیلا خوای گەورە وای کردووە کوڕەبیشی هەیە، کوڕە ڕەفتاری هەڵسوکەوتی وەکو ڕەفتار و هەڵسوکەوتی پێغەمبەری خوایە، کوڕە ماشاءالله خۆی پارێزێ لە حەرام، چاوی ئەگرێتەوە لە حەرام، داوێنی ئەگرێتەوە لە حەرام. ئەبێت ئەم باوکە شەو ڕۆژ سوژدە بۆ پەروەردگار بەرێت لەوەی کە خوای گەورە ئەم منەتەی داوە بەم بنەماڵەیە و بەم دایکەوەم باوکە. بەڵکو هەموو دایک و باوکێک خۆی واجبە لەسەری ئەگەر منداڵەکەی نەیکات، ئەگەر منداڵەکەی نەیکات بەو شێوازە، واجبە لەسەری کە ئەمر بە ماڵ و منداڵەکەی بکا بۆ شێوازە بێت. وەک پەروەردگارمان سبحانه وتعالى ئەمر بە پێغەمبەری خواکە عەلەیهی سەڵات وسەلام کە خێزانەکانی پۆشتە بن و داپۆشراوە بن، و پێغەمبەری خوش عەلەیهی سەڵات وسەلام ئەمر بە خێزانەکانی ئەکا و ئەمر بە منداڵەکان بە باوکانەکە کە ئەمر بە منداڵەکانیان بکەن و قوو ئەنفوسەکم و ئەهلیکم نارا، خۆتان و ماڵ و منداڵتان لە ئاگر بپارێزن. ئێستا خۆت ئەم هەوڵەت نەداوە، بەڵکو خوای گەورە منەتێکی بەبێ ماندووبوونی تۆ کردووەتە سەر منداڵەکەتدا، بەسەر کچەکەتدا، بەسەر کوڕەکەتدا، بەسەر خێزانەکەتدا، و هیدایەتی داوە بۆ ئەوەی کە ئەم تاجە گەورە زیێڕینەی لەسەر دابێ. ئێستا تو دی ڕێگریەکەی. ئێمە بەڕاستی ئەبێتە هۆکاری پەشیمانی گەورە بۆت لە دنیا پێش قیامەت. خوایە کە بەم گەورەیی خۆی و بەم ڕەحم و بەزەیی خۆی بەزەیی هاتوۆتەوە پیاددا منداڵەکە دەجیاتی ئەوەی کە ئەهلی شەوگەردی و ئالی نێرگەلە و نێرگەلەخانە و چایخانە و ڕووسخانە و ئەو شوێنە خراپانە بێت و مەلهاکان بێت. ئێستا خوای گەورە هیدایەتی داوە لە جیاتیەوەی بۆ مەلهە بڕوات بۆ مزگەوت الحەمدولیلا. خوای گەورە هیدایەتی کچەکەی توی داوە لە جیاتیەوەی کە ڕەشبەڵەک بکە و خۆی ڕوودکاتەوە و تیکتۆکچیەکی سەر تەلەڤیزیۆن بێ و هەزار تاوان و تف و لەعنەت بۆ تۆ بێنێت. ئێستا تاجێکی زێڕینی کردوتە سەر خۆی و نایڵێ کەس بیبینێ و حەرام نامەحرەم بیبینێت، تۆ دێی لەسەروی هەمووانە شەوە ڕێگری لێەکەی. ئەی چۆن جوابی پەروەردگار دەیتەوە سبحانه وتعالى؟ ئەی ئەگەر
لە تۆڵەی ئەوەی کە تۆ ڕێگری لەکەی یەکسەر پەروەردگار ئەو نیعمەتە لە منداڵەکەت بسێنێتەوە و بەرەو ڕێگەیەکی خراپی بەرەو گیر خۆی بەدەستێەوە ئەو کاتە چیەکەی ئەو کاتە پەشیمانی داد نادا. بۆیە ئەگەر کچەکەت ئەوێ پۆشتە بێ خۆت بڕۆ جلو بەرگە جوانە پاکەکەی بە هەدیە بۆ بکڕە بڵێ ئەی ئافرین کچی پیرۆزم، ئەی ئافرین کچی باش و پاکم، ئەی دەست خۆش بێ. ئەوە هەدیەیەکی گەورە لە جلوبەرگ و ئەمەش هەدیەیەکی گەورە لەوەی کە بەڕاستی خۆت بە پاکی ڕاگریت و خۆت پۆشتاکەی بۆ پەروەردگار. ئەگەر کوڕەکەت ئەوێ ئەهلی مزگەوت بێ، ڕیژدار بێ، دیندار بێ، بڕۆ هەدیەی گەورەی بۆ بکە و دەستخۆشی لێ بکەوە تەشجیعی بکەوە، دەستی بگرە زیاتر ئەوەی کە پەیوەست بێ پێوە. گەرەوێ ئەهلی عیلم بێ هەر بامان شێوە. وێ بەڕاستی دایکان و باوکان نابێت بە هیچ شێوازێک ڕێگری بکەن لە بەردەست باشبوونی منداڵەکانیان و هاوسەرانیش بە هەمان شێوە نابێت ڕێگری بکەن لە خێزانەکانیان و چی ئافرەتانیش چ منداڵان و چه هاوسەرانیش بەڕاستی بە حکمت و بەداناییەوە ئەبێ ئەمری پەروەردگار پێش بخەن بەسەر ئەمری ئەو کەسانی کە ئەمری ناشەرعی و سەرپێچیکردنی پەروەردگاریان پێکەن و بە حکمت و بەداناییەوە ئیشەکە حەلکەن و ئەوە وانەکات کە سار ببنەوە لە ئەمرە گەورەکەی پەروەردگار سوبحانە وتەعالا. بارەک الله فیک. مامۆستای بەڕێز هەر لەسەر ئەم بابەتە زۆر جار ئاعیلە وەکو بڵێن دایک و باوکن هاوسەرن کە سوبحانەڵڵا ئافرەتەکە سوفور بێت بۆ نمونە پێ دەڵێن ئەها سوفورە سەرمان دەچەمێنێت و ئیلی ئاخری کە پوشیدە بێت پێڵێن بوشی پوشیدەی ئەم جلو بەرگانە بوشە دەڵێن حەز دەکەین تۆ کەسێکی یعنی مسلمانێکی عادی بی کەسێکی ئاسایی بی یعنی نە سوفور بی نە دەست بە دین بی. ئایا شتێکی وهەیە لە دیندا؟ مامۆستای بەڕێز میانڕەوی و عادیلێتی ئەوەیە کە ئینسان دەست بە سنەتی ڕەسوڵ الله بگرێ عەلەیهی سەڵات وەسەلام. دینی ڕاست و دینی میانڕەوی ئەوەیە کە مرۆڤ دەست بە سنەتی ڕەسوڵ الله بگرێ عەلەیهی سەڵات وەسەلام. ئەوەی کە پەروەردگار سوبحانە وتەعالا لە ئاسمانەوە دای بەزاندووە لەو دوو توێی کتابە گەورەدا کە قورئانە و کەلامی ڕەب العالەمینە و بە بەرنامەی ژیان هاتووە بۆ مسلمانان و لە سنەتی ڕەسوڵ الله عەلەیهی سەڵات وەسەلام سنەتی صحیحی پێغەمبەر و پێشەوامان عەلەیهی سەڵات وەسەلام هاتووە بۆ من و بۆمان جێماوە ئەم میراتە گەورە یعنی میانڕەویە بەڕاستی نە سافیرەیی نە جلێکی کاسیاتون عاریاتی بەڕاستی یعنی میانڕەوی نییە و وەسەطیەت نییە بەڵکو وەسەطیەت ئەوەیە کە مرۆڤ دەست بە سنەتی ڕەسوڵ الله بگرێ عەلەیهی سەڵات وەسەلام وەکو خۆی بۆ پیاوانیش و بۆ ئافرەتانیش. جا بەڕاستی ئەوەی کە ئێستا کۆمەڵێک جلوبەرگ هەیە کە کاسیاتون عاریاتن بەڕاستی و شەرع ڕێگەی بەوە نەداوە ئەمری پەروەردگاری لەسەر نییە و خەڵکانێک بە حیجاب سەیریەکەن، ئەمە حیجابی پەروەردگار نییە و ئەو حیجابە نییە کە ئیسلام ئەیەوێت و پەروەردگار سوبحانە وتەعالا ئەمری پێکردو پێغەمبەری خوا پێخۆش بۆ عەلەیهی سەڵات وەسەلام، بەڵکو حیجابی شەرعی و ئەوەی کە پەروەردگار ئەیەوێ ئەوەیە کە ئافرەت بە جوانی بە عابایەک لەسەرەوە بۆ خوارەوە لانی کەم عابادێت لەسەرەوە بۆ خوارەوە خۆی داپۆشێت و وەجیسم و وەک جیسمی بە جوانی داپۆشێت و تەسک و تروسک نەبێ جلەکەی بەری. بۆیە بەڕاستی ئەوە عادیلێتی نییە و ئەوە میانڕەوی نییە کە کەسێک بۆ شێوازە سیرکە لەوەی کە ئەو جلانەی کە ئێستا باوە بە ناوی حیجابی شەرعیەوە کە ئەوانە حیجابی شەرعی نین بەڕاستی و ئەو میانڕەویش نییە بەڕاستی. بله بارك الله فيكم. مامۆستای بەڕێز دەفەرموێت هەندێک کەس هەن تازە تۆزی یەک چەند مەسئلە بووینە یعنی لە زانستی شەرعی کەچی دەبینین دەست دەکەن بە تەکفیر و تەبدیع و تەفسیقی مامۆسان و زانایان کە بوویتە هۆی فیتنە لەسەر کۆمەڵگا. جا مامۆستای بەڕێز ئەم نمونە بەخوا لە نەو مزگەوتی ئێمەشدا هەبوو، یعنی یەکێک لەو برامەنهەجیانە کە تازە خۆی گەورە هیدایەتاندا بوو من چوم تا ئیمامەتی بکەم خۆی گەورە خێری بنووسێ هەستا کە قامەتی بگرێت واللهی نەدەزانی قامەتی بە درستی بگرێت. جا ئەم بەڕێزە دەفەرمێت ئەیا ئامۆژگاری مامۆستا بۆ ئەم کەسانە چییە؟ وەڵام مامۆستای بەڕێز بەداخەوە ئەمە دەردە گەورەکەی کۆمەڵگای ئێمە ئێستا، یعنی دەردی هەرە گەورەی کۆمەڵگای ئێمە ئێستا ئەوەیە کە خەڵکێک لەگەڵەوەی کە خوای گەورە هیدایەتی ئەدات
و پەروەردگار منەتەکا بەسەریا و ئیلتیزامێک وەرەگرێ یەکسەر لە ماوەیەکی کەمدا ئەو منەتە گەورەی پەروەردگار لە خۆی سێنێتەوە، یعنی نەک بە ئەوەی کە بەویستی خۆی بیسێنێتەوە، بەڵام بەداخەوە یعنی کارێک ناکات بۆ ئەوەی کە لەسەر منەتەکەی پەروەردگار بمێنێتەوە. بەداخەوەی بینی ئەمڕۆ گەنجی ئێمە لەگەڵ کتێبێک ئەخوێنێتەوە فووی لە خۆی دروست ئەبێ، ئەبینی لەگەڵ ئیلتیزام وەرئەگرێ و ڕیشێک ئەهێڵێتەوە یەکسەر فوو لە خۆی ئەکات و خۆی پێ گەورە ئەبێ، ئەبینی لەگەڵ ئەبێتە ئاهلی مزگەوت و دوو گەنجی مسلمان ئەبینێ و دوو قسەیان لەگەڵ داواکای تر وازانێ کەس نییە خۆی نەبێ. ئەمە دەردە هەرە گەورەکەی کۆمەلگای ئێمە. ئەمە وای لێ هاتووە بەڕاستی عالیم بوونی نەماوە، لە بەچاوی خەڵکی گوم بووە وە شاراوەتەوە. ئەمە وای لێ کردوین کە کەسە بە ڕێزە گەورەکان نەماون، ئەمە وای لێ کردوین کە کەسە داعیە دڵسۆزەکەکان نەماون شاراونەتەوە. هەر کەسێک ئەبینی یەکسەر لایڤەکاتەوە و تەسویرێکەکات و ڤیددیوەیەک بۆ خۆیەکاتەوە و شەیطان پەم پێداد لەوەی کە کەسی پێ باش نییە خۆی نەبێت، جارێک بە تەکفیر و جارێک بە تەفسیق و جارێک بە تەبدیع و هەتا کۆتاییەکەی. ئەمە دەردی گەورەیە. مسلمان ئەبێت بە خۆیەوە مەشغوڵ بێت. جاری پێش هەموو شتێک هیچ کەسێک بە کتێب وەک و دوان وسیان و دە کتێبیش نابێتە ئەوەی کە بێتە سەر مینبەر، نابێتە ئەوەی کە بێت و لای بکاتەوە و فتوا بدا و بەم دەست و بەو دەسا خەڵک تەکفیر بکە و تەبدیع بکە و گومڕا بکات. ئەمە تەضلیلکردن ئیشی ئێمە نییە، تەکفیرکردن ئیشی ئێمە نییە، تەفسیقکردن و تەبدیعکردن یعنی ئیشی کەسێک نییە کاڵێم ئێمە ببستم کەسێکە کە شارەزایەکی لە دیندا نییە، هێشتاک و دەستپێکی طالب عیلمە و هێشتا کۆم کەسە توڵەی بە. بۆیە ئەمە دەردێکە پێویستە کات چارەسەر بکرێت و ئینسان پێش هەموو کەسێک خۆی بە هیلاکدا تۆیە کە دوێنێ کەسێکی مولتەزیم و دیندار نەبووی چ خێرە ئەمڕۆ و دوێنێ خراببووی ئەمڕۆ ئیلتیزامت وەرگرت بینی یەکسەرە بیتە کەسێک کە حکم لەسەر خەڵکی دەی. کاکە جارێک تۆ نەفسی خۆت چاکە، تۆ لەسەر نەفسی خۆت بە، جارێک پەیوەندیت بە خەڵکەوە چییە، ئیشت لەسەر خەڵکی چییە؟ خۆ پەروەردگار لەسەر ئەمە ئەمری پێ نەکردووی، خۆ پەروەردگار لەسەر ئەمە حسابت بۆ ناکە کاکە خەڵکانێکی گەورەتر هەن، مامۆسایەکی گەورەتر هەیە، کۆمەڵی خەڵک هەیە لە تۆ شارەزاترە، ئەگەر مۆزوعەکەت پێویست بکە قسەی تیا بکرێ تۆ دەمت بگرێ بۆ ئەوان. بەداخەوە گەنج ئێمە ئێستا لەسەر خلافات زۆر ئەوەسێ، وردەکاریەکان کە پەیوەست نییە بەوەوە زۆر ئەوەستێ، لە پێشتریشدا هەبووە و ئێمە وەک خۆمان بەڕاستی تەجروبەمان تایە هەبوو، ئەوانەی کە پەنا بەخوای گەورە لەسەر وردەکاریەکان ئەڕۆن دوایی بە هیلاکە ئەڕۆن. لە کاتی زانکۆمان گەنجێکمان هەبوو وەکو تۆ مامۆستا نمونە دێنایەوە، پێم خۆشەوە نمونەیە بێنمەوە، بەڕاستی گەنجێکمان هەبوو ئەم گەنجە یعنی بە شوێن وردەکاریەکان ئاڕۆژ دەی لەم سوچا عالمی قسەیەکی کردبێ لەو دیویترا یەکێک لە زانایان فەرمایشتێکی فەرموو بێ پێچەوانەی فیتڕەتی ئینسان بێ عەقڵی ئینسان بێ. جارێکیان برایەک لە مزگەوتێک نوێژمان کرد شتێکی وتی ئەوە من خۆم جیاکەمەوە لە نوێشکردنەکە و من بە تەنیا نوێژەکەم هەر بە جەماعەتیش، بەڵام ئەو نیەتی تەنیای لێناوە هاتی نەدەرەوتن کێوە وامری پێکردویتی فلان عالیم لە فلان کتێبدا لە شوێنێکدا ئاوای وتووە ناوی کتێبووینەکەیدا و من پێم خۆش نییە مۆزوعەکە باس بکەم بۆ ئەوەی کە ئین بێت. وەڵا ئەوەنەی پێ نەچوو گەنجە دوای ماوەیەک سێرەکەم پەنا بەخوای گەورە بە گومڕایە ڕۆشتۆ قسە لەسەر ئەم مامۆستاکە لەسەر ئەو عالیمەکە لەسەر ئەو کەس قسەکە. دوای ماوەیە گوتم کاکە تۆزێک ئێور بوویەوە، وتم کاکە فڵان وتی مامۆستا ئەوە سەردەمی نەفامیمان بوو، ئەو کاتە بەس بە شوێنەوە ڕۆشتین لە شوێنێکەوە شتێک بدۆزینەوە کە جیاواز بێ ئێمە بین لەسەرەوە قسە بکەین. بەداخەوە ئەمە دەردی زۆرێک لە گەنجان، زۆرێک لە گەنجان ئەگەڕێن بە شوێن شتە شاذەکانە، وازانن ئەگەر شتە شاذەکانیان باس کرد ئیتر ئەوان گەورە دەرەکەون لای خەڵکیە. تۆ چ پێویستت بەوەی گەورە دەرکەوی؟ ئەوەی کە گرنگاوەیە تۆ تەصلیحی نەفسی خۆت بکەی بۆی لە لای پەروەردگار سوبحانەوە وتەعالا گەورە بی.
پیادانی خەڵکی و هەڵدان بە تۆدا و دەستخۆشی خەڵکی بۆ تۆ چ سوودی هەیە؟ بۆ قیامەتی تۆ چ سوودی هەیە؟ هیچ سوودێکی نییە. لەبەرەوە گەنجانمان بەڕاستی ئەبێ شارەزا ببن لە تووبی شەرعی و خۆیان مەشغوڵکەن بە عیلمەوە و واز لەم کارانە بێنن کە ئێستا دەستیان داوە تێپەنا بەخوای گەورە کە ئەبێتە هۆکاری گومڕابوونیان کە ئەمەش یعنی عەدلی پەروەردگارە سوبحان الله زۆرینەی زۆری ئەوانەی کە تەبدیعی خەڵکیەکەن دوایی التیزامیان نامێن کە تەکفیری خەڵکیەکەن دوایی ئەبنە فاسق و فاجر طبعا بەناحەق و تەفسیقی خەڵکیەکەن خۆیان دوای زۆر لەوە فاسقتریان لێ دەرەچێت و تەضلیلی خەڵکیەکەن دوای خۆیان هێندە گومڕابن هاوشێوەیان زۆر کەم ئەبێت ئەمانە نمونایەکی زۆری واقعی کۆمەلگای ئێمەیەکە یعنی ئەیبینی بەداخەوە گەنجانێکی زۆر کە ئێمە پێویستمان پیانە ئەو هیممەتەی ئەو گرنیەی و ئەو تاقە زۆرەی کە پەروەردگار پێداوە سبحانه وتعالى لە طەلەبی عیلمی شەرعیدا سەرف بکە بۆەوەی لە ماوەیەکی دوور و درێژدا ماوەیەکی وەکوەڵێ درێژدا فێری کۆمەڵێک دەرسی گەورە لە کتوبی شەرعی لە عەقیدە لە قورئان لە حەدیث لە فقه فێر ببێ و دوایی منداڵەکانمان فێرکە بەڵام بەداخەوە ئەو لە کۆمەڵێک شتی بێبەها و بێنرخدا سەرفیەکە تاقەکەی لە ناوە بات کە بێتە هۆکاری گومڕابوونی دواییشی یعنی نەک زەرەری کاتەکەی هێڕوان کە فێری عیلمی شەرعی نەبووە فەنا بەخوای گەورە بێتە هۆکاری گومڕابوونیشی و سبەینێ بە هۆکاری ئەو هەموو ظولمەی کە کردوێتی لە تەبدیع و لە تەفسیق و لە تەکفیر و لە تەضلیل دوایی بەرەوتی خۆی ئەگرێتەوە خۆی لە هەموو ئەوانە خراپتر دەرەچێت کە بە گومانی خۆی ئەوانی پێ خراپ بووە خی گەورە پەنامابدا گەنجانمان زۆر زۆر زەڕور و گرنگە بەڕاستی لەو بابەدا حەذەر بکەن و دەرگا بۆ شەیطان نەکەنەوە کە یعنی لەو دەرگاوە شەیطان بۆیان بێتە ژوورەوە چونکە بەڕاستی کابرا سوود ئەبینێ لە هیدایەت وەرگرتنەکەی بەڵام نازانێت لەو سەرەوە شەیطان بۆی هاتۆتە ژوورەوە لە ڕێگەیەکی ترەوە زەرەری گەورەی لێداوە پەنا بەخوای گەورە. بارك الله فيكم. مامۆستای بەڕێز دەفەرموێت ئایا ئەم زەمانە ئەم ڕۆژگارەیە کە ئێستا ئێمە تێداین ئەرێ ئەمە ئەم زەمانەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی ڕۆژگارێک دێت ئەوەی دەستگرتوو بێت بە دینەوە ئەجری 50 کەسی لە ئەوە وەتە لە سەحابە خۆی گەورە لە هەمووان ڕازی بێت هەیە ئایا ئەمە ئەو سەردەمەیە؟ وڵاتە چ سەردەمێک لەم سەردەمە گومڕاتر یعنی چ سەردەمێک لەم سەردەمە فیتنەی زۆر زیاتر بەنا بەخوای گەورە ئێستا بە هۆکاری زیرەکی دەستکرد و سۆشیال میدیا و ئەو یعنی ئەکاونتە خراپانەی کە هەیە بەڕاستی وای لێ هاتووە هێندە فیتنەکان زۆر بووە کە قەناعەت ناکەم لە پێشتردا قەت هەبوو بێت يعني پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕێک ئەفەرمێت کەالقابض على الجمر يعني ئێستا هێندە فیتنەکان زۆرن بەڕاستی ئەگەر کەسێک بێوێ دەستگرتوو بێ بە سنەتی ڕەسوڵ الله عەلەیهی سەڵات وسەلام وەڵی لە پشکۆی ئاگر ڕێک وەکو پشکۆی ئاگر وایە کە مشتی پێوە کردبێ و تون گرتی بێتی براز دەکەم فیتنەکان ئەوەندە زۆرن قەناعەت ناکەم مەگەر هاتنی دەجال و هاتنی دەجال و ئەو هەموو کوفرەی کە لە دەجال دەرئەکەوێ و هاتنی یاجوج و ماجوجی تر لەمە گەورەتر بێت وەیە والله أعلم وەکو عولەماشە فەرموون ئێستا ئیتر ڕێک ئەو کاتێک کە بەڕاستی ئینسان بێت و دەست بە سنەتی ڕەسوڵ الله عەلەیهی السەڵات وسەلام بگرێت و خۆی لە شوبهات و شەهەوات بپارێزێت و لەسەر ئەو ڕێبازە بێت بە حەقەت کە سەحابە لەسەری بوون ئەوە ئینشاء الله بەر ئەوانە کەوتووە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ ئەجر 50 منکم پێویستی پەروەردگار بۆکو خی گەورە یارمەتی ئێمە بدا و هیدایەتماندا و لەسەر ئەو ڕێبازە بین و لەو کەسانە بین کە بەڕاستی ئەجری 50 لە هاوڵانیان هەیە. بارك الله فيكم. مامۆستای بەڕێز دەفەرمێت بەئەرێک نەبێت ئێمە نەفس و هەوا و شەیتانمان لەگەڵدایە کە دوژمنی مرۆڤن لایەکی تر ئیمان زیاد دەکات و هەروەها نوقسان دەبێت چۆن تەرازووی ئەمانە ڕابگرین لەم ڕۆژگارەدا کە هەموو شتێک ئاسان بووە. ئەمە وەک ڕوونکردنەوەی وانە
يعني الإيمان يزيد وينقص. بله مامۆستا. وڵا جابرای خۆشەویستم ئەمە هەمومانی تێداین خی گەورە بمان پارێزێ و پەنامان بدات لە فیتنەی شەیطان. هەمومان شەیطانمان لەگەڵایە و هەمومان نەفسیشمان لەگەڵیدا حەزی لە تاوانە و تاوانەکانی ئەمڕۆ زۆر زۆر لە ڕۆژگاری ئەمڕۆدا زۆر زۆر ئاسان بوون. پێش هەموو شتێک بەڕاستی ئەوەی کە زۆر زۆر گەورە و گرنگە مرۆڤ بیزانێ ئەوەیە کە هەموو کەسێک تاوان ئەکات، هەموو کەسێک شایستەیەوەیە کە تاوان بکات. وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ كل بني آدم خطاء وخير الخطائين التوابون. هەموو نەوەی ئادەم هەڵە ئەکات، یعنی پەروەردگارمان وا دروستی کردوین، شەهوەتێکی تێدا دروست کردوین کە حەزمان بۆی ئەڕوات کە تاوان بکەیت. هیچ کەسێک نییە کە شەهوەتی هەبێت و بەڕاستی بە تایبەتی کەسێکی گەنج بێت لە ئافرەتان و لە پیاوان حەز بۆ تاوان نەبێت، یاخود نەکەوێتە ناو تاوانەوە تاوان نەکات. بەڵام مهم ئەوەیە کە ئەو کەسە تاوان ئەکات زوو بگەڕێتەوە لای پەروەردگار و وەدان بە هەڵی خۆی دابنێ. ئەوەی کە گرنگە کە بیڵێم، یعنی ئەوەی کە بەلامەوە گرنگە بیڵێم ئەوەیە کە مرۆڤی ئێمە بۆ بەڵکو موسڵمان زۆر زۆر گرنگە ئاگای لە عەقیدەکەی بێت، یعنی ئاگادار بێت لەوەی کە فیتنەی شوبهات نەیبات لەگەڵ خۆیدا. ئەگەر کەسێکی عەقیدە پاک بی تاوانیش بکەی عەقیدەکەت نەجاتت بدات. ئەگەر کەسێک بی منهەجەکەت منهەجی ڕەسوول الله بێ عەلەیهی الصەلاة وەسەلام، ئەگەر بێت و بشکەویتە ناوە هەڵەوە بە ویستی پەروەردگار هەڵەکانت پەروەردگار لێی خۆشە بێت و پەروەردگاریش بە ڕەحمە و داوای لێخۆشبوون لە پەروەردگارەکەیت لە جارێک لە جارەکاندا و بڕیاری وازێنان لە تاوانەکانت ئەدەیت. ئەوەی کە زۆر زۆر گرنگە بەڕاستی عەقیدە و منهەجە. مرۆڤی موسڵمان عەقیدە و منهەجی وەکو عەقیدە و منهەجی پێغەمبەری خوا بێ عەلەیهی الصەلاة وەسەلام، وەکو عەقیدە و منهەجی سەحابە بێ ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەیان لێ بێ، وەکو عەقیدە و منهەجی تابعین و تابعی تابعین بێ ڕەحمەتی خوای گەورەیان لێ. ئەوی تری شەهەوات بەڕاستی ئینسان هەر ئەکەوێتە ناوی و تاوان هەر ئەکات، بەڵام زۆر گرنگە دەرگا بۆ خۆی نەکاتەوە، دەرگا بۆ شەیطان نەکاتەوە کە بەردەوام تاوانێکی تر بەرەکات، بەڵکو مرۆڤ بزانێت پەروەردگارێک سوبحانەهو وەتەعالا بەسەریەوە ڕەقیبێتی. وەکو وتمان ئینسان عەقیدەی پاک بوو ئەی پارێزێت لەوەی کە دوور بێ لە هەڵە و تاوانیش، بەڵکو هەر هیچ نەبێت زۆرێک لە هەڵە و تاوان واز لێبێنێ. کاتێک کە تۆ فێری عەقیدە بووی، زانیت پەروەردگار لەگەڵتە بە بینینی خۆی، بە بیستنی خۆی، زانیت پەروەردگار سوبحانەهو وەتەعالا بەسەرتەوەیە و ئەدبینێ، زانیت پەروەردگار سوبحانەهو وەتەعالا بەردەوام لەگەڵتە و بەکار و کردەوەکانت، زانیت پەروەردگار تعالی عەڵمەتێکی زۆر بێنێ و کاتە زیادە هەندەدات ئەوەی وا لە بێت. ئەگەر دەوڵەت بێتە لە گەورەی پەروەردگار وازێنیت لەوانەیە جار ناویەکیان لە کردنی تاوانەکە یەکسەر داوای پەروەردگار. مامۆستای بەڕێز یەک دوو پرسیار هاتوونە لە دەرەوەی تەوارەکان، بەڵام لەو بەڕێزانە ئەوانەی کە پرسیاریان کرداوانەی کە لە لایڤدا بوون حەزم دەکرد ئەو پرسیاری ئەو برانە بخوێنم ئینشاءڵڵا. ئینشاءڵڵا وەڵامە دەمەوە لە خزمەتتان. بارەکەڵڵاو فیکم. مامۆستای بەڕێز دەفەرموێت ئەرێ نوێژی ویتر تەنها یەک ڕۆکەعەتە یان دەتوانین زیاد و کەمی بکەین یان چۆنە؟ بەڵێ نوێژی وتر ئەوەی کە لە پێغەمبەری خواوە هاتووە عەلەیهی الصەلاة وەسەلام 5 ڕەکعات هاتووە بە یەکەوە و 3 ڕەکعات هاتووە بە یەکەوە و 1 ڕەکعاتیش هاتووە بە تەنها. واتە کەسێک دەتوانێت 5 ڕەکعات نوێژ بکات بە ویتر هەمووی بە یەک تەحیات و 3 ڕەکعات نوێژ بکات هەمووی بە یەک تەحیات، واتە وەکو نوێژی ئێوارە، بەڵام لە تەحیاتی دووەمدا دانانیشێت، 3 ڕەکعاتەکە هێنێ و هەر 3 ڕەکعاتەکە یەکسەر لە سوجدەوە هەڵەسێتەوە، لە کۆتا ڕەکعاتی سێیەمدا دانیشێت و تەحیات ئەخوێنێت
و ئەشتوانێت تەنها یەک ڕەکعەت ویتر بکات. بەم ئاها. سێ شێوازە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام نوێژە ویترەکانی کردووە و بە تایبەتی سێ ڕەکعەتی بەسەر یەکەوە کردووە و یەک ڕەکعەتیشی کردووە. ئەم دوانەیانی زۆر زیاتر کردووە. واتە کەسێک بۆ نمونە 8 ڕەکعەت ئەیەوێت شەو نوێژ بکات دوو 8 ڕەکعەت ئەکات، دوایی سێ ڕەکعەتی کۆتایی ئەمێنێ بۆ 11ەکە، ئەتوانێت ئەو سێ ڕەکعەتەی کۆتایی هەر سێ ڕەکعەتەکە بەسەر یەکەوە بکات بە یەک تەحیات لە کۆتایی یەک تەحیات ئەخوێنێ و سەلام دەکاتەوە، یان ئەتوانێت دوو ڕەکعەت بکات و نیەتی شەفعی لێبێنێ واتە جووتی لێبێنێ هەر وەکو هەشتەکەی پێبوو، دوایی یەک ڕەکعەت دەمێنێتەوە، ئەو ڕەکعەتە بەتەنها ئەکات کە زۆرێک لە خەڵکی بەو شێوازەکەن. بەڵام سییانەکەش وەکو وتمان هەر لە سونەتدا هاتووە، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەنجامی داوە کردوێتی. بارك الله فيكم. مامۆستای بەڕێز ئەم خوشکیە دەڵێت زۆر جار دەڵێن ئاوبای شەرعی وەکو بڵێن دەبێت لەسەر شۆن و دووقات دروست نییە، یعنی هەندێک ئاوبە هەیە هەندێک جار سێ قاتیشە، یعنی ئەوەی کە دامەنە و ئەوەی کە لەسەر شانیە و ئەوەی کە لەسەر سەریە، هەندێک جاریش دوو قاتە، قاتێک لەسەر شانەوە بخارەوە، قاتێکیشی لەسەر سەری تا وەکو بڵێن کەمەر دێت. جا مامۆستای بەڕێز دەڵێت زۆر جار پێمان دەڵێن ئەمە جایز نییە، ئاوای شەرعی دەبێت یەک پارچە بێت لەسەر سەرت تا خوارەوە و دەفەرموێت ئەو ئەوانەی کە دەپۆشینێمە ئەوانەی کە دوو قاتین یان سێ قاتین ئەلحەمدوللیلا فەراوانن، بەڵام زۆر گوێمان لێ بووە پێمان دەڵێن ئەو ئەوانە ئەوەندە شەرعی نین، دەبێت بە یەک پارچە بێت. وڵی ئەوەی کە لە قورئاندا تۆ پەروەردگارمان فەرمێ لەسەرەوە بۆ خوارەوە شۆڕ بێتەوە، عولەما لەسەر ئەوە ئەفەرمونون ئاوای شەرعی ئەوەیە کە لە تەپڵی سەرەوە بۆ خوارەوە بێت، تاکو کولەپێ و خواری کولەپێ بێت، عەفوەن یعنی هەتاکو ژێری پاژنەی پێ بێت. ئەگەر کەسێک توانی بەم شێوازە بکاوە نیعمەتێکی گەورەی ئینشاءڵڵا و تەواو شەرعی پێکاوە، و ئەگەر کەسێک لەسەری قورس بووە ڕێگەیان نەدا و ڕازی نەبوون بەوە ماڵۆیان یا هەر شتێک لەو بابەتانە، یا جارێک مابووی هەنگاوێک بۆەوەی کە بڕاتە پێشەوە، ئەوە ئینسان یعنی وەکو قاعیدەیەکی شەرعیە فەرمێت مەلا یودریکو الکل لەم یوترک جله، ئەگەر کەسێک ئینسان نەتوانێت هەمووی یعنی شتێک نەتوانی هەمووی بکەی، واز لە بڕێکیشی نەهێنی. بێشەک و گومان جلی شەرعی تەواو ئەوەیە کە لەسەرەوە بۆ خوارەوە بێت، بەڵام کەسێک قورس بێ لەسەری ئەوە بکات، ئەوە هیچ نەبێ بە دوو قاتەکە بکات واتە لەسەر شانیەوە بۆ خوارەوە بێ، بەڵام با پان و پۆڕ و ئەوە بێ و لە چکەکەش کە دای بەسەریا دیسان بێتەوە بەسەر شانوەوانەیدا. والله ئەعلەم هەرچۆنێ بێ هەر باشترە ئینشاءڵڵا، و بەڵکو پەروەردگار بەڕەحم و بەزەیی خۆی بیپێکێت ئینشاءڵڵا، یعنی بۆی حساب بکات. مامۆستای بەڕێز ببوورە ئەم لەسەر ئەم بابەتە خۆی ئەو وەکو بڵێن عەبا و جلی شەرعی ئەوەی دوو قاتە، یعنی هەمووی دادەپوشێت لە شان تا خوارەوە و نیقابەکەشی لەسەر سەری تا وەکو بڵێن کەمەریە، یعنی هەمووی بە وەکو بڵێن وەکو ئەوە یەک قاتیە، بەڵام چییە وەکو بڵێن بۆ جوانیە تۆزێک مەسەلەن مۆدلی جیاواز بێت یان تۆزێک بۆ جوانی بێت، ئەگەر نە هەر ڕەنگەکەشی لەوە نە هەر ڕەش بێت و هەمووشی هەر داپوشا بەس تەنها دوو قاتە، یعنی نازانم بەرزتان هەروە حالی بوون وانە؟ بەڕێز بەڵێ لێ حاڵی بووم، ڕاستی پێ بڵێم یعنی ئەهلی ئەوە نیم کە لەو مۆزوعە فتوا بدەم، بەڵام زۆریش بەلامەوە قورس نییە مادەم کە بێت و جلێکی تەواو یعنی داپۆشراو بێت و بە تاوەتی دایپۆشێت. چونکی مامۆستای بەڕێز منیش تۆزێک لەو خەتەرەدام والله جاروایی هەیە خێزانی منیش ماڵی خۆشەویست، ئەمە هەرچەندە زۆر دۆستان ماوازان لەسەر خەت نین، بەشکۆ و خوشکەمان لەسەر خەت بێت کە پرسیارەکەی کردووە. ماڵێران یعنی هەموو کەس ناتوانێت نیقاب بکە، بە قەناعەتی من نیقاب واتە پەچە جلی شەرعی تەواوە کە پەروەردگار سوبحانه وتعالى ئەمری پێ کردووە، بەلاشمەوە واجبە، و من بە فەضلی پەروەردگار دوو خێزانم هەیە هەردووکیان نیقابن،
ماشاءالله. بەڵام هەموو کەس ئەمە ناتوانێت، هەموو کەس ناتوانێت ئەم کارە بکات. هەندێک خەڵک هەیە لەسەری زۆر زۆر قورسە و هەندێک ناوچە هەیە جارێک یعنی ئەمە تایدا بڵاو نەبووەتە عوڕف، ناتوانێت نیقاب بکە، بۆیە کە نەتوانێت نیقاب بکە هیچ نەبێ با ئابایەک پارچەیەکە بکە لە شوێن لە ماڵی خۆیان عورف نییە. بۆ نمونە لە هێشتاک و نەفسی تەواو ڕێگەی نەداوە یەک پارچەکە بکە. من ئەڵێم با هەر لە دڵ یاوابێکە یەک پارچەکەیە و جلە شەرعی تەواوەکە ئەوەیە، بەڵام قەی ناکە با ئەمەشیان جارێ بکات تاکۆەوەی کاڕوا بەرەوە. بۆیە ئەو قاعیدە شەرعیە زۆر جوانە کە بە تایبەتی بۆ ئافرەتان لە ڕۆژگاری فیتنەیەم ڕۆدا ئەگەر زۆر پان و قۆڕ بێت جلەکەی و بەڕاستی لە چکەکەی بێتەوە بەسەر شاندا و وای لێبێتەوە تقریبا وەکو پارچە بێتەوە، والله أعلم إن شاء الله کێشەی نابێت. بله بارك الله فيكم مامۆستا بەڕێز. هەر پرسیاری دووەمی ئەو خوشکە دەڵێت حکمی ئەو ئەفراتە باڵاپۆشانە چییە کە وێنەی خۆیان لە تۆڕە کۆمەڵەتیەکان بەڵاو ئەکانەوە و زۆر قەسەمان پێ دەڵێت لەسەر خوداپوشینمان، یعنی وەکو من وەحەز دەکەم مەبەستی ئەوەیە کە لەبەر ئەوانەی کە باڵاپوشن و وێنەی خۆیان بەڵاو دەکەن قەسە بۆ ئێمەش دێت. ئامۆژگاری مامۆستای بەڕێز چییە بۆ ئەو کەسانە؟ وڵای جاورا خۆشەویستەکەم فیتنەیە و ئافرەتانەی کە ڤیددیۆی خۆیان جا بە نیقابەوە بێ یا بە غەیری نیقاب بڵاوەکەنەوە لە سوۆسیال میدیا بەداخەوە لە سوۆسیال میدیا، وازانم کەمتر نییە لەو گەنجانەی کە بەربوونەتە گیانی خەڵکی تەفسیق و تەضلیل و تەبدیعەکەن. یعنی بەداخەوە دوو فیتنەی گەورەی گەنجان نەڕۆ ئافرەتان بەو شێوازە بە نیقابێکەوە بە خۆڕازاندنەوەەوە دێنە سەر تەلەڤیزیۆن و عەفوەن دێنە سەر سوۆسیال میدیا و یعنی کۆمەڵێک شتی ناشرین ئەکەن بە ناوی پەچە و بە ناوی نیقابەوەوانەوە و بە حسابی خۆیان کرانەوەیە و ئەوەتانی ئێمەش نەمردوین و نیقابمان کردووە خۆشی ژیانمان واز لێ نەهێناوە. وەرگەڵ و گەنجانی کە وەکو لە پرسیارەکەی پێشتردا باسمان کرد. بۆیە بەڕاستی کارێکی زۆر نامۆیە، کارێکی ئەگەر بڵێم قێزەونە و دەردێکی گەورەیە ڕووی لە کچان کردووە، لە خوشکانمان کردووە. یعنی ئافرەتێک ئەوەندە خۆی ناڕەحەت ئەکات لە دوای بڕیاردانێکی زۆر، چکە بەڕاستی نیقاب قورسە. یعنی من زۆر جاروتومە نیقاب تەنانەت لە ڕیشیش قورسترە بەڕاستی، یعنی قورسترین شتەکە لەسەر ئینسان واجب بکرێت، چونکە ئافرەتان زۆر یعنی سەرەتا بڕیاردن وەگەڵانەوە بۆکردنی نیقاب زۆر قورسە لەسەریان بڕیارەکە. هەر بۆیە نیقاب زۆر قورسە، یعنی ئەو لەو لاوە دێت ئەو کارە قورسە لەسەر خۆی واجب ئەکات. لەو سەریشەوە پەنا بەخوای گەورە کۆمەڵێک شت ئەکات کە لە شەرعدا ڕێگە پێدراونیەوە بێتەوە کاری گومڕابوونی خەڵکی. یعنی بەداخەوە لە سەرەتادا چەند ئافرەتێک یا چەند کەسێکی کەم بوون ئەو کاریانە کرد، بەڵام ئەوە وای کرد کە ئافرەتانی ئێستا و کاریان ئەوەندە لا ئاسایی بووەتەوە کە پەنا بەخوای گەورە زۆرێک لە ئافرەتانی ئێستا بەلایەنەوە ئاساییە. یعنی یەکێک لەگەڵ مێردیا، یەکێک لەگەڵ ڕەفیقیا، یەکێک لە خۆبادان و بە لەقتەوە شت بڵاوەکەنەوە کە بێتەوە کاری گومڕایی وە جوێن و سەی ناشرینی ژۆکۆ خوشکەمانە فەرمێت بە ئافرەتانێکی بە حیشمەتی بە ئەخلاقی داوێن پاکە درێت. بۆیە بەڕاستی دەردێکی گەورەیە و ئافرەتان پێویستەکە تەقوای پەروەردگار بکەن و واز لەو کارە بێن بەڕاستی کە پەروەردگار پێ ڕازی نییە و هۆکاری ناشرینکردنی بەچەی جوانی شیعاری گەورەی ئیسلامە. والله ئەعلەم. بارك الله فيكم مامۆستای بەڕێز. ئەم برا دەڵێت دەفەرمێت ئایا سەربڕاوی دەستی جوولەکە و گاور حەلالە لە کاتێکدا ئەوان کە ئاژەل سەر دەبڕن ناوی خۆی گەورەی لەسەر ناهێنن؟ لە قورئانی پیرۆزە هاتووە کە هەر سەربڕاوێک ناوی خۆی گەورەی لێ نەهێنرا بێت ئەوە حەرامە؟ هەر سەربڕاوێک مامۆستای بەڕێز دەفەرمێت لە قورئانی پیرۆزدا هاتووە کە هەر کەس سەربڕاوێک ناوی خۆی گەورەی لەسەر نەهێنێت حەرامە. ئەوە تەوەری وا ما بزانم پرسیار نییە، هەر وەکو بڵێن دەڵێت لە قورئاندا هاتووە کە ئەوەی کە ئەو سەربڕاوەی کە ناوی خۆی گەورەی لەسەر نەهێنرا بێت حەرامە، و جوولەکە و گاوریش کە سەر دەبڕن ئاژەلەکان ناوی خۆی گەورەی لەسەر ناهێنن، ئایا حەرامە ئان حەلالە؟
بەڵێ لێ تێگەیشتم، ینی مەبەستی ئەوەیە کە لەگەڵ ئەوە کە وترابێ خواردنی سەربڕاوی جوولەکە بۆمان حەڵاڵە، بەڵام خۆوان ناویشی لێ ناێن وانە؟ مامۆستای بەڕێز ئەفوان مامۆستایگیان وتم مەبەستی ئەوەیە کە بەڵێ شەرع دایناوە سەربڕاوی دەستی ئەوان بخۆین، بەڵام خۆوان ناوی خۆی لێ نایەن وە؟ بەڵێ والله أعلم لەم بابە کە ئەم برایەمان پرسیاری کردووە ئەوەی کە گرنگە ئەوەیە ئینسان ئەمرەکەی پەروەردگار سوبحانەهو وتعالە جێبەجێ بکات لە ئەوەی کە حەڵاڵە سەربڕاوی دەستی یەهود و نەسارا ئەهلی کیتاب بخۆیت. مەرج نییە بۆ هەموو کەسێک کە حەیوانێکی خوارد پرسیار بکەوە بچێت بە وردی بە شوێنە شتەدا بگەڕێکە ئایا ئەڵڵاهو ئەکبەری لێکراوە بیسمیلای لێکراوە یاخود یعنی ئەوەی کە بۆ تۆ دانراوە تۆ گۆشتی دەستی موسڵمان بخۆی، بۆ تۆ دانراوە گۆشتی دەستی ئاهلی کیتاب بخۆی، سەربڕاوی ئاهلی کیتاب بخۆی. پەروەردگار وردی نەکردوێتەوە بۆ تۆ ئەگەر ئەڵڵاهو ئەکبەری کردبی خۆ بیسمیلای کردبی خۆ ئەگەر نەیکرد مەیخۆ، یعنی بە شێوازێکی وا لە وڵاتێکی تر سەربڕاوە تۆ بڕۆی بزانی بیسمیلایان کردویان نا، یعنی پەروەردگار ئەمەی لەسەر ئێمە واجب نەکردووە. ئەوەی کە دیاری کراوە ئەهلی کیتاب ئەگەر ئەهلی کیتاب بن بەڕاستی ئەهلی کیتاب ئەگەر ئەهلی کیتابن و ئەهلی یعنی مشریکین نەبن لە غەیری ئەهلی کیتاب و خواردنی دەستیان ئینشاءڵڵا حەڵاڵە و ئەو وردەکاریە والله ئەعلەم باس نەکراوە. پاشان خەڵکێکی زۆر لەوان لە ئەهلی کیتاب ملتەزیمە بە دینەکەی خۆی، هەر وەکو چۆن خەڵکێک لە ئێمە هەیە التزامێکی بە دینەوەیە، یعنی ئەوانیش لە خۆیان لە ئەهلی کیتاب خەڵکانێکیان تایەکە ملتەزیمن بە دینەوە بیسمیلاکەن و باوەڕیان بەخوا هەیە و باوەڕیان بە پەروەردگار هەیە، بەڵام لەگەڵ ئەوەشدا چۆن لە ناو ئێمەشدا خەڵکانێک هەن بە موسڵمان ناوەندرێن و لەگەڵ ئەوەشدا مولحیدن، بە هەمان شێوە لەوێش خەڵکانێکن کە بە موسڵمان بە ئەهلی کتاب ناوزەند دەکرێن و بەڵام هیچ فڕێکیشیان بە ئەو مۆزوعەوە نییە. بۆیە ئەگەر ئەهلی کتاب و بەڕاستی ئاساییە خواردنی دەستیان بخورێت والله ئەعلەم، و ئەو وردەکاریەش کە بچی بە شوێنیدا لە شەرعدا والله ئەعلەم ئەمری پێ نەکراوە. بارەکەڵڵاو فیکۆم. مامۆستای بەڕێز دەفەرموێت هەندێک مامۆستا هەن ماشەڵڵا زۆر جوانن و خۆیانیش جوان دەکەن و ڤیدیۆی ئاینی چاک دەکەن و بەڵاو دەکەن و ئافرەتانیش سەیریان دەکەن. جا حکمی ئەو ئافرەتانە چییە؟ و بۆ نمونە مامۆستایەکی بەڕێز جوان و شیرینی وەکو مامۆستا ڕۆژمان کە ئێستا لە لایڤەکەدا، ینی حکمی ئەوان چییە؟ ماوەسە ڕۆژمانی خۆشەویست شیرینە، بەڵام ئەلحەمدولیلا خۆی زۆر دەرناکات، خۆ مۆفەقی کا سڵاو و ڕێزم بۆی هەیە. هەر لەگەڵ هاتە لایڤەکەەوە ویستم سەلامی لێ بکەم وتم با قسەکان نەبڕۆم، سڵاو و ڕێزم بۆی هەیە و خۆی گەورە بیپارێزێت. وڵاهی یعنی ئەم کارانە پەیوەستە بە نیەتی ئینسانەوە، ئایا ئەو کەسێک کە ئەو کارەیە کات بۆ ئەوەیەتی کە سەرنجی ئافرەتان ڕاکێشێت بەنا بەخوای گەورە و سەرنجی ڕەگەزی بەرامبەر ڕاکێشێت، یان بۆ ئەوەیەتی کە دینی پەروەردگار سوبحانەهو وتعالە جوان نیشان بدات. نازانم پرسیارەکە بۆ چ مامۆسایەکە و بۆ کێیە، بەڵام هەر کەسێک ئەو کردەوانە ئەگەر بۆ ئەوە بکە کە سەرنجی ئافرەتان ڕاکێشێەوە تووشی تاوانی گەورە بکەن. بەڵام لە ڕوویکی تریشەوە مامۆستایەکە خوای گەورە جوانیەکی پێداوە، یعنی خۆ دەسەڵاتی ئەو نییە خوای گەورە و جوانی پێداوە، بەوی داوە بە خەڵکێکی تری نەداوە. بۆیە تەقوای پەروەردگار بکاو و نیەتی بۆ پەروەردگاری خالص بکات سوبحانەهو وتعالە. لە لایەکی ترەوە مامۆستای ڕێزدار یەخۆ ناکرێت مامۆستایەک خوای گەورە جوانیکی پێداوە خۆشی نەڕازێنێتەوە، یا وەکوەڵی ئەوەی کە لە شەردا لە پاک و تەمیزی و لە خۆڕازانەوە ئەمری پێکراوە یەخۆ ناکرێ ئەم نیکا لەبەرەوەی کە ئافرەتێک سەرنجی بدات. وایە مامۆستای بەڕێز؟ لەبەرەوە ئەم شتانە پەیوەستە بەڕاستی پەیوەستە بە عەقیدەی ئینسانەوە و پەیوەستە بە کاڵێم عەقیدە، یعنی
مەبەستم نیەتێتی، یعنی ئەو کەسە تا چەند دەمەبەستی لەوەیە کە پەروەردگار سوبحانەهو وتعالە لە خۆی ڕازی بکات، تا چەند دەمەبەستی لەوەیە کە ئافرەتان بۆی خۆی ڕابکێشێ، ئێخۆ دڵی هەموو ئافرەتێکیش بە کەس ناگیرێ و بۆیە تەقوای ئەو کەسە گرنگە و نیەتی ئەو کەسە زۆر زۆر گرنگە. بارك الله فيكم مامۆسای بەڕێز والله عفوا مامۆستاگیان بله ئەمما عفوا خۆ ناسبکردنەوەی جا چ مامۆستا بێت یا گەنج بێت یا کەسێکی تر خۆ ناسبکردنەوە و خۆبادان و یعنی خۆ بەکت شوبهاندن پەنا بەخوای گەورە و بە هیچ شێوازێک ڕێگە پێدراو نییە و شەرعینی، ئەمما لە چوارچێوەی شەرعدا بێ ئەوە جائیزە تا ئەو کاتی کە کەسەکە نیەتی وە پەروەردگار بە سوبحانەهو وتعالە. بله بارك الله فيكم مامۆسای بەڕێز والله ئەمشەو زۆرمان دوود کردین جا ئینشاءالله پرسیاری ئەخیر وەردەگیرین و ئینشاءالله کوتای بە بەرنامەکە دەینین. بارك الله فيكم مامۆسای بەڕێز دەفەرموێت پرسیاری یەکەم ئایا نیقاب فەرزە و دەفەرموێت ئایا دروستە مسلمانێک کەسێکی سفور مارە بکات و بکاتە خێزانی خۆی و لە قورئاندا هاتووە کە دەڵێ ئافرەتان دەتوانن دەست و دەموچاویان دیار بێت؟ لە سەرەتای پرسیارەکە تێنەگەیشتم، بەس وابزانم سێ پرسیارە ئەمە. مامۆسای بەڕێز پرسیاری یەکەم ئایا نیقاب فەرزە و ئایا لە قورئاندا هاتووە کە ئافرەتان دەتوانن دەست و دەموچاویان دیار بێت؟ لە قورئاندا ئەوەی کە ئەمری پێکراوە پەروەردگارمان سوبحانەهو وتعالە فەرمێ یودنین عەلەیهن من جەلابیبیهن، و لە ئایەتێکی تریشدا پەروەردگارمان سوبحانەهو وتعالە فەرمێ ئیلا ما ظهر منها، ئیلا ئەوە بێ کە خۆی دیار بێ یاخود و لەسەرەوە بۆ خوارەوە شۆڕ بێتەوە. ئەم دوودانە ولەما هەندێکیانە فەرمۆن یودنین عەلەیهن من جەلابیبیهن مەبەستی عابایەکە لەسەرەوە بۆ خوارەوە شۆڕ بێتەوە، ئیلا ما ظهر منها هەندێکیانە فەرموو مانای ئەوەیە کە دەست و دەموچاوی دیار بێ، بەڵام کۆمەڵک لە زانایانی تریشدا فەرموون نەخێر ئەمە مەبەستی ئەوەیە کە ئەو جلەی لەبەرتایە لە نیقاب خۆی لە یعنی لە ڕووکەشیدا چی دیارە ئەوە دیار بێت. والله ئەعلەم ئەوەی کە من لەم ماوە زۆرەی کە یعنی ماوەی ئەو ماوەی کە خۆم پێگەیشتم و قەناعەتم بۆ دروست بووە قەناعەتم وایە کە نیقاب واجبە، هەرچەندە ئەمە خیلافێکی زۆر گەورەیە لە بینی زانایان و بەتایبەتیش لە بینی زانایانی معاصر لە بینی زانایانی حیجاز و لە غەیری ئەوان لە بۆ نمونە لە نێوان شێخ ئەلبانی و لە بینی زانایانی حیجاز علەمای حیجاز لە ئیبن عوثەیمین و لە ئیبن باز و ولا الشيخ صالح الفوزان والشيخ صالح الحيدان وهميان بعام وای گەورە بەڕ ڕەحمەت و بەزەیی خۆیان بخات ئەفەرمون واجبە و شێخ ئەلبانیش ئەفەرمێ سونەتە و خلافێکی گەورەش لە بینیان هەیە. بەڕاستی بڵێم ئەگەر کەسێک ئەم لا بخوێنێتەوە قەناعەتی بۆ دروستە بێڵێ کە واجب نییە ئەقوالی زانایانی تر لە ئەهلی حیجاز و نەجد بخوێنێتەوە ئەڵێ کە واجبە، من بە قەناعەتی خۆم پێم وایە کە نیقاب واجبە و ئەوەی کە لە قورئانە هاتووە فەرمێ ئیلا ما ظهر منها بەستی پێی جلی شەرعی دەرەوەیە، یعنی ئەوەی کە لە دەرەوە دەرئەکەوێت لە جلە شەرعیەکە کە هیچ لە سەڵاتی یافت خۆی تیانە کە کاتێکە نیقابەکە پۆشێت. من بە قەناعەتی خۆم پێم وایە واجبە و لە قورئانیشدا بە هیچ شێوازێک نەهاتووە کە بڵێ ئافرەت ئاساییە دەموچاوی دیار بێ و دەست و قاچی دیار بێ، بەڵکو کە لە حەدیثی رسول الله عليه الصلاة والسلام ڕوون بووەتەوە لە ئەفعال و ئەقوالی دایکانی ئیمانداران واتە دایکانی مسلمانان کە خێزانەکانی پێغەمبەری خواکە عليه الصلاة والسلام ئەوەی کە ڕوون بووەتەوە و لە ئەقوالیان بۆمان هاتووە بە سەنەدی صحیح ئەوەیە کە خودی خێزانەکانی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام پەچە بوون واتە نیقاب بوون و دەموچاویان دیار نەبووە، بۆیە من بە قەناعەتی خۆم پێم واجبە، نازانم والله ئەعلەم. کرا بوو ئەبزانم هەر لە ئەم پرسیارە بوو باسیەوەتان کرد مامۆستای بەڕێز کە ئایا دروستە موسڵمان ئافرەتی سافیرە بێنێ؟ بەڵێ مامۆستا جا زۆربەیان دەڵێن بە ئینیەتی ئەوەی کە ئەوانیش بێنە سەر هیدایەت،
پرسیارەکە وا ناڵێت بەس یعنی زۆر کەس وا دەڵێن کەسێکی سوفۆر دێنین تا ئەویش بینە سەر هیدایەت ئینشاءالله. والله جامع مصاي برس هدايات بدسي كس نية إنك لا تهدي من أحببت ولكن الله يهدي من يشاء. يعني عليه الصلاة والسلام في خوش بو هیچ کام لە خزم و کەسەکانی نەچنەوە ئاگرەوە بەڵام هیدایەتی پەروەردگار بەدەستی پێغەمبەری خوا نەبوو عليه الصلاة والسلام بۆیە پەروەردگارمان فەرمووی إنك لا تهدي من أحببت ئەوەی کە تۆ حەزت لێیەتی لەوانەیە وانە بێ نیقاب و عابا و جلی شەرعی منەتی پەروەردگار و مۆری پەروەردگار و هیدایەتی پەروەردگارە و شایستەی بوونە بەڕاستی مامۆستای بەڕێز یعنی کەسێک کە هیدایەت وەرئەگرێت لەوەی کە لە سافرەیەوە ئەڕوات بۆ جلی شەرعی ئەمە یعنی شایستە بوونە و ئەمە پەروەردگار سوبحانەهو وتەعالا خێری بۆی ویستووە و شانازیەکی گەورەیە بووی و شایستەی ئەو کارە بۆیە پەروەردگار یعنی ئەو منەتەی پێداوە ئێکێڵێ ئەو ئافرەتی کە تۆی هێنی سافرەیە شایستەیەکە بێتە نیقاب شایستەیەوەیەکە بێتە ئافرەتێکی پۆشتە و داپۆشراوە جلی شەرعی لەبەرکە بۆیە ئەمە عوذر نییە لە ڕووی شەرعیەوە بڵێم حرامە و بە هیچ شێوازێ قەطعیە و نابێ ئەمە بۆ شێوازە نیە بەڵام تەجروبە ئەوە دەرئەخات کە هیدایەت بەدەستی تۆ نییە یعنی ئێستا کە ئەم باسم بۆ کردیت و پرسیارەکەت کرد یەکسەر سوبحان الله نیەت نمونەیەک هاتە مێشکمەوە پێم خۆشە هەر لەسەر ئەو بابە باسی بکەم یەکێک لە تەلەبەکانم لە نزیکی والله ئەعلەم 2018 و 19 ئەو ناوە بوو یعنی نزیک بە 6 ساڵێک پێش ئێستا 7 ساڵێک پێش ئێستا یا 6 ساڵێک ئەبێ والله ئەعلەم هادووتی مامۆسامەوێ ئافرەتێک بێنم ئەمەوەی پرس و ڕاوێژت پێ بکەم وتم لە خزمەتام کێیە چییە تی وەڵا ئافرەتێکی سافرەیە دڵم چۆتە سەری و ئەمەوێ بیێنم ئێوتم براکەم سافرەیی مەهێنە دوایی ئەبێتە وەکاری بەڵام مصیبەت وتی مامۆستا ئەیێنم دواییش ئەیکەمە عابا و جلی شەرعی و دوایی ئەبێتە خێرێکی گەورە بۆم وتم براکەم ئەگەر خوای گەورە هیدایەتی نەدا وتی ئینشاڵڵا ئەبێ من دایکیشم کاتی خۆی التیزامی نەبوو باوکم هێنایەتی ئێستا لەچکەکە و ئەو بابەتانە زۆر ئامۆژگاریم کرد قەدەری خوای گەورە بەگوێی نەکردم دڵی چوو ئێستا ئافرەتەوە ئافرەتەی هێنا قەناعەت کە مامۆستا وا بۆ 7 ساڵ ئەڕوا ئەگەر زیاتر بێ یەکەمتر بێ بەڵام یعنی قیسەکە واقعیە و خۆم یعنی لەناو مەوزوعەکە بووم بەڵام ساڵەکەی دقیق نیم بە وەکواڵێ گونابار نەبوو هەر جارێکە بێتەوە بۆ مزگەوتی من پرسیاری لێ یەکەم ئەڵێم چی بوو خێزانت یعنی جلی لەبەر نەکرد ئەڵێ نەبەخوا مامۆستا هەر وەکو خۆیەتی 7 ساڵە ئەو کوڕە مولتەزیمە لەگەڵ ئەو ئافرەتە سافرایە هەتاکو ئێستا ئەو ئافرەتەی بۆ چاک نەکراوە هەر بەخوای گەورە سافرێ بۆیە هیدایەت بەدەستی هیچ کەسێک نییە بە عوذری ئەوە بیهێنێ کە هیدایەت وەربگرێ و دوایی بڵێ من ینی باشیەکەم بەخوا باشبوون بەدەستی پەروەردگارە بەویستی پەروەردگارە هەر کەسێک شایستە بێ ئەو منەتەی بەسەراکاو وەو تاجە زێڕینەیە خاتە سەر هەر کەسێک شایستە نەبێ هەموو ساڵی زەوی لەگەڵ یاکۆ بێتەوە قسە بکات و زۆری لێ بکات بەخوا نایکا و نایک بۆیە ئەوە عوذر نییە و بەڕاستی شەیطان ئەو شوبهەیە دروست کردووە لە بینی گەنجانە و گەنجان پێویستە کات تەقوای خۆی گەورە بکەن و وەلەو بیرە خراپە بێنە دەرەوە و بە شوێن ئافرەتانی باش دەگەڕێن و لە پاشاندا مامۆستایگان پەروەردگارمان سوبحانەهو وتەعالا هەر لە دەستپێکدا فەرمێ الطەیبات للطەیبین والطەیبون للطەیبات والخەبیثات للخەبیثین والخەبیثون للخەبیث یعنی پەروەردگار یەکسەریەکە پاکەکان بۆ پاکان یعنی کەسی پاک وەکو هەنگ وایە بۆ پاک ئەگەڕێ یعنی ناکرێت تۆ پاک بیت و خۆت بە پاک بزانیت و بڕۆی بنیشی بە پیسێکەوە بەنا بەخوای گەورە گاڵم پیس بەو مانایی کە ئەوە لە ناو تاوانێکی خراپە گینا ئافرەتانێکی سافرە هەم ڕاستە لەو تاوانان بەڵام کەسانێکن باوەڕیان بەخوا هەیە و نوێژەکەن و عیبادەتەکەن بەڵام ئەمە زۆر گرنگە ئینسان بیزانێت کە
گەنجێکی هیدایەتی وەرگر پێویستەکە بە دوای گەنجی بە دوای ئافرەتی مولتەزیم و دیندارە بگەڕێ و ئافرەتانێکیش کە ئیلتیزام و دینداریان هەیە بە شوێن پیاوانێکا بگەڕێن یاخود پیاوانێک هاتە ڕێیانەوە ئەو پیاوانە بن کە مولتەزیم و دیندار بن و تەنها بەوانە ڕازی بن. بارەکەڵڵاو فیکم.